ئەوەشیان هەر لە بۆ فریودانی خەرچیە بەڕاستی لەبەر چونکە گلۆپی سویس پلاک ئەو گلۆپی ناو سویس پلاکی ئەگەر بە گریمانە وەری بگری ئەگەر 1 وات بی کە 1 واتیش نییە لۆ ماوەی 30 ڕۆژ لەو 30 ڕۆژەی 50 دینار حیساب دەکرێت یعنی ئەگەر لەو ماڵەی من ئێستا 50 سویس پلاک لۆ ماوەی 1 مانگ بە پێکرایی بەزی بێلم 2500 دینار سەرف دەبی 50 پلاک لۆ ماوەی 30 ڕۆژ بە پێکرایی بەزی بێلم 2500 دینار دەسە سا حیسابت ئەوە لە کاتێکدا 1 واتیش نییە 50 واتە بزەبت بە گریمانە ئەم نێگواتن لە بۆدانەیە بە پێی وایاری شەحنەکە و کە لە شەحنەکە دەگۆڕدرێ ئەگەر کوالیتی بی کە موبایلەکەت فول شەحن بوو هیچ کارەبا سەرف نابی بەڵام ئەگە خراپ بی طبعا لە بۆ موبایلەکەی خراپە لە بۆ کارەبا سەرفکردنەکەش بەو شێوەیە نیە ئەوەی خەڵک لە سوشیال میدیای باز دەکەن لۆ چونکە هەمووی بە پۆینتاتە بە پۆینتات ئەم پێی سەرف دەبی ئەوە نییە ئەوش پێم گوتی شتەکە زۆر گەورە کرایە هەمووی لە بۆ ناشرینکردنی یان تانەدانە لەو پرۆژەی بەڕاستی بە تەکید ئەو پروپاگەندانەی کە تازە جەنابەت باست کرد هەمووی لە بۆ ناشرینکردنی ئەو پرۆژەیە بەڕاستی چونکە ئەو پرۆژەیە هەتا نێتە ناو ماڵت هەست بە نەجاحەتی پرۆژەکەی ناکەی